گفتوگۆی زیاتر لەسەر کەرتی بانکی لە هەرێمی کوردستان و عێراق دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا وریا محەممەد مامۆستای زانکۆ. مامۆستا وریا زۆر بەخێربی. زۆر سپاس بۆم دەرفەتە. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم ئەم جۆرە چالاکیانەی بانکی ناوەندی تا چەند دەتوانێت ڕۆڵی هەبێت لەوەی کە ئەو گشتگیریە دارایی ئەوێت بەدی بێت و هەروەها خەڵکێکی زۆر ژماری بانکی هەبێت و هەروەها پارەی کاژ نەمێنێ. باڵێ سپاس سەرتا حەزم کرد دەستخۆشی و سپاسی تایبەتی کەناڵی کورساتکەم بەڕاستی بە حکمی تەخەسوسەکەمان لەم هەفتەیە هەفتەی گشتگیری دارایی تەرکیزی تەواوەتیمان لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن بووە بەڕاستی هەموو جۆرە کەناڵەکان یعنی بە بینرا و بە بیسرا و بە خوێنراویشەوە گرنگیەکی ئەوتۆیان بەم بابەتەنەیە جگە لە کەناڵی کورسات وەکو پسپۆرێکی بوارەکە لەلایەن خۆمان و سپاسی کەناڵی کورساتی هیوادارین هەردەم لە پێشەنگابن. سەبارەت بە پرسیارەکەت کە هەفتەی گشتگیری دارایی خۆی هەفتەی گشتگیری دارایی کە بانکی ناوەندی هەموو ساڵێک ڕێکی ئەخات هەفتەیەکە بۆ هۆشیارکردنەوە بۆ هۆشیارکردنەوەی زیاتری هاوڵاتیان هاونیشتیمانیانی عێراق بۆ ئەوەی کە بەرەو سیستەمی بانکی بڕۆن. بەڵام خۆشبەختانە و بۆ پەرشانازیەوە لە زانکۆی سلێمانیە لەم ساڵە ئێمە هەفتەی گشتگیریمان نەکردووە بەڵکو ساڵی گشتگیری داراییمان کردووە بەوەی کە زنجیرە کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان لە زانکۆی سلێمانی بە هاوبەشی کۆلێجی کارگێڕی و ئابووری و کۆلێجی بازرگانی و هەروەها لەگەڵ هەندێک زانکۆی تایبەت و لەگەڵ هەندێک دەستگای نێودەوڵەتی ترە کە دوو کۆنفرانسیان لە مانگەکانی ڕابردووە جێبەجێ کراوە بۆ پەڕی سەرکەوتوانە و تەسیرێکی باشی شێوە لەسەر بەرەپێشبردنی شمولی مالی و هەروەها تەکنۆلۆژیای مالیش و بەنسبەت ئەوەی کە چ کاریگەریەکی ئەبێت چه ڕۆڵێکی ئەبێ وا باشترە ئێمە لە پێش ئەوەی کە بەرەو سیستەمەکە بڕۆشتینایە هۆشیاری بانکیمان پێرفێکت کردایە و بە تەواوەتی پرۆفشنال بووینای لەو بابەتەیە. بەڵام ئێستاش کە بەرە ئەو هەنگاومان ناوە پێویست ئەکات بە تایبەت لە بواری ڕاگەیاندن و سۆشیال میدیا ئەوانە کە زۆرترین خەڵک بەکارێنێ پێویست ئەکات زۆرترین هۆشیاری بانکی بە هەموو لایەنێک بە تایبەت ئێمە وەکو پسپۆڕی بواری بانکی و دارایی لەسەرمانەکە زۆر باش ئەو بابەتە گرنگی تەواوی پێبین کە دواتر پرسیارم دەبێت و هەروەها پێم خۆشە بێت کە لە ڕێی کورسات نیوزەوە هەندێک هۆشیاری بانکی باس بکەین بۆی هاوڵاتیان بە چاوەڕوون بنەوەی کە ئەگەر هەژماریان نییە بچن بیکەنەوە چۆن بیکەنەوە ئەگەر هەژماری شانیە چۆن مامەڵی لەگەڵ بکەن. هەندێک داتام خستە ڕوو لەسەر بابەتی دروستکردنی هەژماری بانکی کە لە عێراقدا 20 ملیۆن کەس هەژماری بانکییان هەیە. ئەم ژمارەیە ژمارەیەکی باش و تەندروستە یان نەخێر پێویستی بەوەیە کە دەبێت زۆر زیاتر بێلەوەی کە هەیە. ئەو ژمارەیە کە بەڕێستان ئاماژەتان پێکرد تقریبان لە ئێستا زیاتریش بووە بەوەی کە بە پرۆسەکە بەرەو زیاتر هەنگاوی ناوە و ئەو 20 ملیۆنە خۆی بە فعلی ئێستا 23 ملیۆن و 500 هەزارە بە فعلی کە تەڵەب پڕ کراوەتەوە. خۆی حەزم کرد ئاماژە بۆ بکەم شێوازی کردنەوەی هەژمارێکی بانکی چۆنە لە هەر بانکێک ئیتر بانکەکە ئیسلامی بێ حکومی بێ ئەهلی بێ بانکی تیجاری بێ ئیستیسماری بێ کشتتوکاڵی بێت سەرەتا ئەگەر هەژمارێکی تایبەتی و کەسی بکەیتەوە کە ئێمە قسە لەسەر ئەوەکەین تەڵەبێک پڕڕکاتەوە و ئەبێ چەند شڕوتێک هەیە بۆ نمونە 18 ساڵی تاوا کردوێ بۆ نمونە ئەبێ هەڵگری جنسی عێراقی بێ یا ئیقامەی هەبێت وە پێشڕاستی دایرەی ئیقامەی یەکێ لە دەوایری ئیقامەی نشینگەی هەرێمەکان یاخود شارەکان هەبێت. بەکردنەوەی ئەم حسابە ڕێژەی بەشداریکردن لە هەژماری بانکیا زیادەکە بۆیە لە ئێستاە ئەو 23,500 هەتا من 3 ڕۆژ لەمە پێش تقریبا 3 ڕۆژ لەمە پێش کۆتا داتام کە لە بانکی ناوەندیە لە لایەن یەکێ لە کاربەدەستانی بانکی ناوەندیەوە لە دیبیتێکا باسی کرد کە ئێساس 23,000 ژمارەکە بە خێرایی بەرزێتەوە. بەڵێ ئەم خێراییە لەم مودەکەمەیە هۆکارێکی هەیە کە ئەو لۆدەیەکە لەسەر هەرێم هەیە ئێستا چکە هەرێمی کوردستان لە ئەوڵەوە بەتەوتین ڕازی نەبوو دوای ژماریم و دوای ئیلا ئاخری ئەو بابەتانی کە لە ڕابردووە بوو بەڵام لە مانگیەکەوە خۆتان ئاگادارن کە هەرێمی کوردستان هەنگاوی زیاتری مامۆستاوریاوای لاتۆ بۆ دابەشکردنی غازیش بە تایبەت لە ناوڕاست و خواروێ عێراق باسی لەوە کە نەبێ هەژماری بانکی تەبێ و لە ڕێی
کی کارتەوە ئەتوانی غاز بکڕیت و غازت دەسەکەوێت ئەمە وەکو پاڵپشتیەکە و فشارە بۆەوەی خەڵک زۆرترین هەژماری بانکی بکاتەوە بەڵام شتێکی سیر لە زیادبوونی ئەم ژمارە زۆرەی یعنی بە خێرایی زیادبوونەی هەژکردنەوەی هەژماری بانکیەوەیە کە تاوەکو ئێستا ئەو پارەی کە لە سوڕی بانکیایە زۆر ڕێژەیەکی کەمە و خەڵکی بە تایبەت ئەگەر موچەخۆریش بێت یەکسەر موچەکەی وەرگرت هەر ئەو کاتەی نامەکەی بۆ دەیە چێ لای ئەیتیێمێکە وڵەدا سەرە بگرێ بە سەعات و پارەکەی بێنێتە دەرەوە هۆکاری ئەمە چییە؟ وە چۆن خەڵک مامەڵە لەگەڵ ئەو پارەیە بکە کە دەچێتە سەر هەژمارە بانکێکی خۆی پێشەوەی داخلی ئەوە بم حەزم کرد ئاماژە بە دوو داتا بم کە دوو داتای دڵخۆشکەرە لە داتاکانی بەڕێستانم کردیان نەبوو داتایەکیان ئەوەیە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە لە 2014 هەتاوەکو 2026 تا ئەخیری 2025 کۆی گشتی فەرعی بانقەکان لە تەواوی عێراقا لە 984 فەرعی بانقیەوە دابەزیەوە بۆ 857 فەرعی بانقی واتە فەرعەکان ئیتر بەرەو ئەوە ڕۆشتوین فەرع نەمێنێ پێویستمان بە فەرعی بانقی نەمێنێ کەمیکەینەوە بۆ نمونە لە شاری وەکو سلێمانیە پێویستم بە دوو فەرعی هەمان بانک نەبێ یاخود لە نێوان دوو شاری نزیک یەک فەرع کافی بێ لە بەرامبەر ئەمەیە ئەبێ ئەیتیەم زیاد کات مادەم تۆ بەرەو شمولی مالی ڕۆشتووی ئەبێ لە بەرامبەر ئەمەیە خۆشبەختانە شمولی مالیەکە وەکو خۆی کە حکوومەتی عێراقی و سیاسەتی مالی و نەقدی حکوومەتی عێراقی جێبەجێەکە و بانکی مرکزی PLC لە کۆی گشتی 337 ATM تەنها 337 ATM لە ساڵی 2014 هەبووە بەڵام لە ئێستاە گەیشتووەتە 4007 ینی ڕێژەیەکە زۆر زیای کردووە کە ئەمە جێگەی دڵخۆشکەریە بەڵام کافی نییە بەچی کافی نییە بۆی کە من بە تەنها ATM کافی نییە بۆ من ئەبێ OPS-ەکانیش لە هەموو مارکێتەکانە هەبێ ئەبێ سیستەمی بانکی دابەزێت بۆ خوارەوە ئێستا سیستەمی بانکی تەنها لای موچەخۆران هەیە بەڵام منێکی هاوڵاتی احتیادی کرێکارێکی ناوبازار کارمەندێکی با بڵێن شارەوانیم هەر ئیشێکی تر قەسابێکم لە مارکێتێکە ئیشەکەم ئەبێ هەمومان ببەسرینەوە بەم شێوازی زۆر شمولی مالیە واتە ئەمە هۆکارە بۆ ئەوەی خەڵک یەکسەر پارەکەی ڕاکێشیە دیوێکیشی وەکو شیروان خدر پامێری کورساتنی زیشەمان پرسیاری ئاڕاستی میوانەکەی کرد بابەتی متمانش پێدوانیە تاوەکو ئێستا هاوڵاتی متمانی بە سیستم و کەرتی بانکی نییە لە هەرێمی کوردستان و عێراقدا بەڵێ خۆی کێشەکە لەوەیە ئێمە لە سفرەوە یەکسەر هەنگاومان نابۆ یەک یعنی بە 0.1 و 0.5 ئەویان نەڕۆشتین یەکسەر لە سفرەوە ڕۆشتین بۆ یەک یعنی یەکسەر هەنگاومان نا بەرەو سیستەمەکە بەڵام ئیشێکی خراپمان نەکردووە مادەم داخلی بابەتەکە بووین پێویستەکە هەر دامەزراوەیەک لە ئاستی خۆیەوە هەر با بڵێن کەناڵێک لە ئاستی خۆیەوە هەر حتا من لە کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی سلێمانی و زانکۆی تیشک و لەگەڵ زانکۆیکی ئەڵمانیا ئاماژەم بۆ کرد کە پێویست ئەکا مامۆستایانی ئاینیش لە مزگەوتەکانەوە گرنگی بەم بابەتە بن بۆ لەبەرەوەی زۆرترین خەڵک پابەندە بوو خۆتبەی جمعەیەوە با ئەوانیش دەوریان هەبێ لەوەی کە خەڵک بەرەو سیستەمی بانکی بڕوە با دەوریان هەبێ لەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد کە معاشەکەم دابەزی لە یەکی مانگا و لە 20 مانگا و لە 10 مانگا ڕاستەوخۆ نەچم ڕایکێشم ئەگەر سیقە بانکێکە بگەڕێتەوە بە دڵنیایی هۆشیاریەکە زۆر بە خێرایی هەنگاوی بەرەو پێشەنێت باشە سەبارەت بە ڕۆشنبیری بانکی هۆشیاری بانکی با بە دوو قۆناغ باسی بکەین قۆناغی یەکەم ئەگەر هاوڵاتیەک ئێستا سەیری من و تۆکە لە ڕێی کورساتی زەوە و هەژماری بانکی نییە تا چەند هانی ئەدەی بچێ هەژماری بانکی بکاتەوە بۆ کردنەوە هەژماری بانکی پێویستە چۆن بیرکاتەوە چ بانکی هەڵەبژێرێ من سەرەتا حەزم کرد پێش ئەوەی کە خەڵکەکە هەڵبژاردننی بانکێکە یا هەژماری بانکی بگاتەوە پێویست ئەکا سیاسەتی مالی و نەقدی حکوومەتی عێراقی بە تایبەت بانکی مرکزی لەسەر بانکەکان سیاسەتێک بکە بۆ نمونە بۆ ماوەی ساڵێک بۆ ماوەی 2 ساڵ بۆ ماوەی چەند مانگێک هەژمارکردنەوەی هەژمار بێبەرامبەر بکات ئەگەر کردنەوە هەژمارەکە بێبەرامبەر بوو زۆرترین خەڵک بەشداریەکە زۆرترین خەڵک بەڵام ئێستا بانک هەیە لەم شاری سلێمانیە کردنەوەی هەژمارێکت بە 100,000 بۆ ئەکات بە 50,000 بۆ دەکات حتا ئەگەر زۆر ڕەمزی بە 25,000 بۆ دەکات
کەسێکی ئاسایی گوێ نایە بۆی کە بچێ ژمارەی بانکی هەتا ئەو دقەی کە بەناچاری لە داری پاسپۆرت بۆ نمونە پێویستێ بێ هەتا ئەو دقەی بەناچاری لە وەکو بەڕێسەڵەی بۆ کۆبوونێکی غاز پێویستیە بێ بەڵام ئەگەر ئێمە وردەوردە ئەوە حکوومەتی عێراقی ئەوە بکات و بانکی مرکزی ئەوە بکات ئەو هەنگاو بنێت و هەندێک کار ئاسانی بۆ خەڵکە دڵنیام خەڵک خۆی چۆن کارتێکی ئالکترۆنی و بایۆمەتری دەنگدان کە بێ بەرامبەرە و بە بەردەوامی ئیشی لەسەرکرێ و بە بەردەوامی خەڵک تازەیەکات و یعنی هەیە زۆرینەی خەڵک دەنگیش نایە کارتەکار دەرەکە لەبەرەوەی بێ بەرامبەرە بەکردنەوەی حساب بانقیش بەم هەنگاوە دڵنیام ئەگەر ئەو هەنگاوە بنێ حکوومەتی عێراقی هەتا کۆتایی ساڵی 2026 ئەو 22 ملیۆن و 23 ملیۆنە وا ئەکات لە 100 دەی هاوڵاتی عێراقی بمێنێ کە کارتی بانکی نەبێ ئەویش کە خواردتەمەنی سەر پرسیارە چ بانکێک ناوی بانک ناڵێم بەس کاتێک چ جۆرە بانکێک جۆرە بانکێک باش بانکەکان بەپێی حسابەکە ئەگۆڕێ بۆ نمونە تۆ ئەگەر کەسێکی ئاساییت و تەنها بۆ تەداولی ئەموال یان تەنها بۆ دەساودەستکردنی پارەتە هەر بانکێک بێت ئاساییە چکە تۆ حساب جارێکی احتیاجیەکەیتەوە بەڵام ئەگەر بۆ ئەوە بێ ئیدیخار بکەی یعنی پاشەکەوتی پارە بکەی بە ئەو بێ ئیسtismarکەی وەبەرهێنان بم پارێتەوە بکەی با معاش خۆرێک بم مانگی 500,000 هەیە بەڵام ئەزانم یعنی من خۆم ژیانی خۆم ئەزانم کە مانگی بە 300,000 کافیم ئەو 200,000 تر بۆ مەکاتە با بڵێن هەژمارێکی بانکی لە بانکێکی ئیسtisماری پێوەکە با ئەگەر مانگانە 5,000 ناش پێدەسەری بۆ من زۆرترە بەڵام ئەمە کاتێک ئەبێ کە من دڵنیا بم لەوەی ئەیتیەمەکان بەردەوامی پاریتیایە ئەنی جاری وایە معاشەکە داوەزی بڵام ئەیتیەم پاریتیانی جاری وا هەیە خەڵک سەرە ناگرێ لە بەیانی بە ئیسراحە دەچم بەیانی ئەیتیەم پاریتیانە ماوە یا هەفتێکی ئەسڵەندا لە 15 مانگەکان بەدواوە لە ئێرە نایانی حتا لە شارەکانی تیژ لە کەرکوک و لە ناوچەکانی تیژ کە شارەزایمان هەیە و کە سوکار و بڵێن ناسیامان هەیە ئەڵێ لە 15 مانگ هەتا 25 مانگ ینی بۆ مای دەڕش 15 ئەیتیمەکان بەتاڵە بنەوە ئەمە هەروواکات وا لە منەکات بە ئیزباری یەکسەر بێم لە دابەزینی معاشەکەما یەکسەر ڕایکێشم کەواتە ئەمە هەنگاوێکە کابێ حکوومەتی عێراقی و بانکی مەرکەزی بۆ ئەوەی کە چۆن بانکێکی باش هەڵبژێرم هەندێک پێوەرمان هەیە لەوانە ئەو پێوەرانی کە ڕیسێرچەکان کراوە لە بانکی مەرکەزیە دنیایەک ڕیسێرچ لە بانکی مەرکەزیە بە بەردەوامی ئەکرێت و بڵایگەت من شخصی خۆم هەر ئەم ساڵ 3 ڕیسێرچم لەسەر بابەتی هەژماری بانکی و لەسەر شمولی مالی کردووە کەسێک بێت ئەم داتیانی من بخوێنێتەوە بۆی دەرەکەوێت کام بانکە باشترە و کامە خراپترە یعنی ئەبێ تۆ گرنگی بەچی بێ گرنگی بە و داتایانە بی کە بڵاوە کرێتەوە وا بەهێزترین نیشان داتا سیولەکان و قڕوزەکانن ئەو داتانی کە سیولەی بانکیم پێ ئەڵێ هەندێک داتان زۆر ئاسانن بە ئاسانی بەردەسن نەڵێم لە ڕووی سیولەوە بانکی فلان لە هەمویان بەهێزترە کەواتە وا باشترە بچم لەو بانکە باش ئەگەر کەسێک هەژماری بانکی ئێستا هەیە و ئەوێت ئەوەی کە زۆر جاباسی لێوەکەین هۆشیاریکی بانکیە بێت چۆن مامەڵە لەگەڵم هەژماریە بکە وە شتێک بەدیە کرێ بە تایبەت موچەخۆران بەشێک لەو موچەخۆرانش کە تەمەنیان هەیە ئەم کارتە بانکییان بە تەواوی ژمارەکانی سەری و کۆدە چوارێکەشەوە دەنە هەر کەسێک لە بەردەمەی تێمەکەی وەستا بێ بۆی هاوکاریان کە موچەکانیان ڕابکێش ئەمانە تا چەند مەترسین و پێویستە چۆن مامەڵە لەگەڵم کارتی بانکی و ژمارە بانکیە بکرێت بەڵێ بەداخەوە ئەو بابەتە یعنی ئەمە لە سەرتاشە لە سەرەتای پڕۆژەکەیە مقابلەیەکم 2 ساڵ لەوە پێشەیە لەیەکێ لە کەناڵەکان ئاماژەم بەوە کردووە کە لە سەرەتای دروستکردنی بابەتی تەڵتین و هەژماری منایە تکایە ناپازۆر نەیوزەری خۆتان با هیچ کەسێک نەیزانێ جگەل لەو کەسی یەکەمی خۆتە سیقەت پێی هەیە ینی حتا باوکێک سیقەی بە مناڵەکەی نەبوو بە یوزەر و پازۆردەکەی نەیاتێ چکە بەڕاستی هەر شتێک لەکردنەوەی حسابی بانکیە هەندێک مەرج و ڕێنمایی هەیە هەندێک ئیجراعات هەیە پێ دووتراوە هەر ئیشێک بەم حساب بانکی تۆ بکرێ ئیشەکان بۆ نمونە ئیشێکی خراپ بێت با بڵێن تیجارەتێکی مخدراتی پێوە بکرێ بۆ نمونە پارەسپیکردنەوەی پێوە بکرێ بۆ نمونە بە شێوازی خراپ بەکاربێنرێ هەموو ئەمانە لەسەر کەسی یەکەمە کە حساب بانکەکە بەناوێتی خەڵک ئەمە نازانێ بەڕاستی زەرورە ئەمە گرنگی تەواوی پێ بدرێ هەر فەرمانگەیەک کە کارتەکە ئەیاتەوە
یا هەر بانکێک کە کارتەکە ئەیاتەوە کە حسابەکە بۆ کەسەکە کاتۆ پێویستە ئەم ڕێنمانی پێ بڵێ من کە سوگاری خۆم ینی کە سوکارە نزیکەکەی خۆم کارتەکەی وەرگرتوێتەوە ئەڵێ هیچم پێ نەوتراوە ناوچیە فڵانە کەسم ئەوە هەوێکەمە فەرم و کارتەکە ئەگەر ڕێنمایەکم پێ نەدرێ و نەزانم ئاسان ئازانم یوزەرەکە کاکیژان خۆم لی نازانم تۆ بووم بکەرەوە خوێنەواریم نییە تۆ پارەکەم بۆ ڕاکێشە ئەمە خەتوڕەیەکی زۆرە مەترسیەکی گەورەیە لەسەر چی لەسەر ئەم بابەتەی کە پێ ئوترێ سیقەی بانقی پێ ئەوترێ متمانەی بانکی متمانە نامێنێ من کە چوار کەسی دەوروبەرم وای لێکرا ئیتر تاوە منیش حەزەرەکەم لەمە دووە با شارزایەکی بانکیش بم حەزەری ئەوەکەم کەواتە دەستکاری حسابەکەی منی ژەگرێ بۆیە ئامۆژگاریم بۆ هەموو ئەو کەسانی کە بەکارهێنەری حساب بانکین تکایە یوزەر و پاسوەرد بە هیچ کەسێک مێن پارەکە دووەرنەگری لەبەردەم ئەیتیەمەکەیە دوو ڕۆژ تاقیتر وەرەگری باشترە لەوەی کە کەسێک کە نەیناسی یوزەرەکەی بیتێ بە کورتیەک بەرچاوڕوونی ترمان بەرێ بۆی خەڵک لە شارەزایەکەەوە گوێی لەمە بێت زۆر جاڵە بۆیە من پارەکە ڕاکێشم متمانم بۆەوە نییە ئەم پارە ئەیبن ئایا بەدەر لەو کەسی کە هەژمارەکەی هەیە کەس ئەتوانێت پاری ناوەمە ببە باسی سکام ناکەین باسی هەڵخەڵەتاندن ناکەین باسی ئەوواکەین بەدەر لە خاوەنی ئەو هەژمارە کەسێکی ترەتوانێت مامەڵە بۆ پارەوە بکە بەدەر لە خاوەنی هەژمار بە پێی ڕێنمایەکانی بانکی فیدراڵی نێودەوڵەتی کە لە ئەمریکایە و بە پێی بانکە مرکزیەکانیش بۆ بانکی مرکزی عێراقیش بێزگە لە کەسەکە خۆی تەنانەت بانکەکەش ناتوانێت هیچ تەسەڕفاتێک بە ئەم هەژمارەوە بکە بێزگە لە ئەو کەسە بۆیە هەر تەسەڕفاتێکیش بەسەر ئەم هەژمارەوە بکرێت کەسەکە خۆی مەسوولەلی بۆیە من حەزەکەم دڵنیایی تەواتی بم بە هاوڵاتیان کە دڵنیا بن لەوەی کە ئەگەر خۆت نەتێەوە خۆت هەژمارەکەت تەحکومی پێوە نەکەی تەنات حکوومەتیش ناتوانێت نەپاری کارەبا نەپاری ئاو نا زەریبە هیچ شتێکت لەم پارەیەت لێ ببڕێ لەبەرەوەی مافی ئەوەی نییە بەپی یاسای بانکی مرکزی عێراقی و هەروە یاسای پەرلەمانی عێراقیش کە ئاماژەی پێکراوە لە یاسا بانکیەکانە دیسانەوە تاکید لەسەر ئەوە کرێتەوە کە هەژماری بانکی کەسێک ئیلان لە حاڵەتێکە کە تاوانێکی گەورەی لەسەر ئیسپات بێ کە بەم کارتەوە کردوێتی ئەو کاتە ئەتوانرێ حسابەکەی بلۆکرێت بەڵام وەکو دەستکاریکردن وەکو کەسێک بتوانێت بەکاری بێنێتەوە نەخێر کۆتا شت بۆ هاوڵاتیان حەزەکەم بەرچاوڕوونی بۆ خەڵک ئەوە هەبێت ئەگەر حساب بانکیت لە بانکێک کردوێتەوە بەدڵت نییە پێشەوەی کارتەکەت بۆ بێتەوە زۆر ئاسانترە حساب بانکێکت چینجکەی بیگۆڕی بۆ بانکێکی تر کە بەدڵتە بۆ نمونە ئەگەر کەسێکی ملتەزمی بە شەریعی ئیسلامی و شارەزاد نەبووە من یەکێک لە دکتۆرەکانی زانکۆی سلێمانی کە پرۆفیسۆرە لە بواری شەریعەیە کەسی نزیکی خۆمە وتی لە فڵانە بانک کردومەتەوە کاک دکتۆر فڵان ئەو حساب بانقی کە تۆ کردوتەوە فڵانە بانقی تیجاریە کە بانقێکی ڕێبەویە ئێستا ئەم چی بکە ئەم ناوێت لەو بانقەیە حسابیە بێ لە بانقێکی ئیسلامیە هەیبێ بۆیە ئاسانە دواتریژە توانی بەڵام پێشوەی حسابەکەت بۆ بێتەوە بیگۆڕی باشترە و ئەو بابەتانی کە باسی شم کرد بۆ ئەوی کە بتەوێ پارەکەت پارێزرا بێت لە بانکێک بیکە کە پشتگیرێکی تەواوی سیولەی هەبێت و هیچ یینێکی لەسەر نەبووێت لە ڕابردووە تایبەت لەو سی بانکە نەبێت کە لەلایەن بانکی مرکزی ئەمریکاوە عقوبە دران بەڕێز مامۆستا وریا محەممەد مامۆسای زانکۆ زۆر سپاس بۆیەوە